کەیوان شعبان گەنجێکی تەمەن 24 ساڵە و لەدایک بووی شاری ئاکرێ لە دوای ئەوەی کە وێنێکی لە تایم سکوێر بڵاو کرایەوە ناوبانگێکی جیهانی زۆری بەدەستهێنا بێگومان کۆمپانیای بە ناوبانگی ئەدۆب وێنەیەکی کڕیوەتەوە و لا دەستپێکی ڤێرژنی بەرنمەکەیاندا داینا و ئەمەش بۆتە هۆی بڵاوبوونەوە ناوبانگێکی زۆر و هەروەها بۆ خۆشی کارکردن لەگەڵ ئەم کۆمپانیایە وەک یەکێک لە خەونەکانی کە بەدی هاتووە وەسف دەکات. کەیوان شعبان گەنجێکی تەمەن 24 ساڵی لەدایک بووی ئاکرێ و ماوەی 4 ساڵە سەرقاڵی خوێندنی فیلمسازیە و کاری هونەری وێنەی سێڕە هەندیەکات. ئەدۆب پرایمەر پرۆکە کە پرۆگرامێکی بەدەستکاریکردن و مۆنتاژکردنی ڤیدیۆییە بۆ دەستپێکی کردنەوەی بەرنمەکەی وێنێکی کەیوان بەکاردەهێنێت. لە ڤیدیۆیەکی تایبەتی کەیوان شعبان بۆ کورتسات مەگەزینی نردووە باز لە هەڵبژاردننی کارەکەی و پرۆژە و خەونی ئایندەیەکات. سڵاو لە بینەرانی کورسات مەگەزینەکەم، من کەیوان شعبانم، تەمەنم 24 ساڵە، لە ئاکرێ لەدایک بووم، هەر لە کوردستانی ژیاوم تقریبا 20 ساڵ. ئەمە 4 ساڵ ئەبێ لە پۆڵەندا خەریکی خوێندنی فیلمسازیم و ژیانی هونەریم تایبەتە بە دروستکردنی وێنەی سینەمایی بە شێوازی سێڕەهەندی و ئەم وێنەیەش کە لەلایەن ئەدۆبیەوە دروستکراوە هەم بەم شێوازە بوو. کۆنتاکتەکەش کە دروست بوو ئەوان ئیمێلێکیان بۆ من نرد و حەزی خۆیان دەڕبڕی بۆ ئیشەکانم، وتیان ئیشەکانی منیان بینیوە و حەزەکەن بۆ ئەپدەیتی داهاتووی پریمێر پرۆ یەکێک لەو وێنانەی من بەکاربێنن و ئەمەش بۆ من شتێکی تا بڵێن زۆر گەورە بوو. ئەگەر بڵێن یەکێک لەو خەونانە بوو کە هیچ تەوەقعم ناکرد هاتەدی، یعنی من ناتوانم بە هیچ وشەیەک ئەو هەستە دەربڕم، بەڵام هەستێکی زۆر تایبەت و جیاوازە. من بە سۆفوێری ئەدۆبی گەورە بووم، ینی هەر لە دەستپێکی ژیانی هونەریم بە پرۆگرامەکانی ئەدۆبی گەورە بووم. جا بگاتە ئەو ڕۆژە کە یەکێک لە وێنانە بەکاربێنێت کە کلیکی یەکەیت، ئەمە شتێکی تا بڵێن گەورە و گرانە لای من. پرۆژەی داهاتووم بێگومان هەر بەردەوام بوونە لە دروستکردنی هونەر، هەر ئەو شتەیەکەم بە هیوای ئەوم کە بەرەو پێشتر بڕۆم و گرنگی زیاتر بە هونەرەکەم بدەم و ئاخرەمی ساڵیشمە بۆ خوێندنەکەشم تەواو بێ بۆ ئەوەی زیاتر فۆکس بکەم بۆ هونەرە و بەردەوام بوون.